ئەوەی سەرنجڕاکێشە ئەمەیە، ڕەخنە نابێت لە شێخ بگیرێت، چونکە شێخ ئەولیای خوان. خەلیفەیەکی شێخ عوبەیدوڵڵا ئەگێڕێتەوە، ئەڵێ بۆ دوو چاوانەی خۆم کە هۆشیشم لەسەر خۆم بووە، بینیمە شێخ عوبەیدوڵڵا هاتووە، دڵمی دەرکردووە و بە جوانی بە ئاوێکی سازگار شۆردوێتیەوە دڵمی خستوێتەوە شوێنی خۆی. تاکە هۆزانڤانی کلاسیکی کورد کە 130 ساڵ پێش ئێستا بەدەستی خۆی یادەوەریەکانی نووسی بێتەوە لە نێو ئەم کتێبە گەورەدایە. توحفەت الموریدین، یادەوەریەکانی وەفایی کە سەرچاوێکی گرنگی کوردناسیە لە دیدی موریدێکەوە لە سەدەی 19. لەلایەن محەممەدی حەمەباقیوە وەرگێڕانی بۆ کراوە لە زمانی فارسیەوە بۆ زمانی کوردی. نووسری کتێبەکە وەفایی شاعیرە، 1895 ئەو یادەوەریانەی نووسیوەتەوە کە لە نێو ئەم کتێبەدایە. کتێبەکە 2023 لەلایەن ئینتیشاراتی کوردستانەوە چاپ و بڵاو کراوەتەوە و 564 لاپەڕەیی وەزیریە. کتێبەکە لەگەڵ پێشەکێکی 38 لاپەڕەیی کە باس لە ژیانی سیاسی شێخ عوبەیدوڵڵای نەهری و ژیانی تایبەتی وەفایی شاعیرێکا زۆر گرنگە خوێنەرم پێشەکیە ڕەت نەکاو بیخوێنێتەوە، دواتر لە 5 بەش پێک دێت. لە بنەڕەتدا وەفایی شاعیر خۆی بەشی یەکەم و دووەمی لەم دەستنووسانە هەڵگرتووە و نەیخستۆتە سەری، چونکە لە بنەڕەتدا ئەم یادەوەریانەی بۆ شێخ عەبدولقادری کوڕی شێخ عوبەیدوڵڵای نەهری نووسیوە و بە پێویستی نەزانیوە لە نێویدا بێ، بۆیە جگە لە دوو بەشە بەشەکانی تری بڵاو کردوێتەوە. کتێبەکە هەر بە گشتی بە شانوباڵی شێخی تەریقەتی ئەو کات هەتا شێخ عوبەیدوڵڵای کوڕی شێخ تەهایە کە وەفایی خۆی 14 ساڵ موریدی ئەم شێخە بووە. لە ناوەڕۆکی کتێبەکە ئەوێ پێمان بڵێ کە شێخەکەی خاوەن کەش و کەراماتێکی تایبەت بووە، بۆ ئەمە بەستە 320 پارچە شیعر و دەیان چیرۆکی گێڕاوەتەوە. بەشی یەکەم و دووەمی ئەم پەرتووکە باس لە ڕابەرایەتی تەریقەت لەلایەن شێخ عوبەیدوڵڵای نەهری وەکات، وارووا باسی پەیوەندی وەفایی وەکات بە شێخ عوبەیدوڵڵا کە گەڕێتەوە بۆ ساڵی 1866 واتە ساڵێک دوای ئەوەی شێخ عوبەیدوڵڵا ئەبێ بە ڕابەری تەریقەت، وەفایی ئەبێ بە میرزا یاخود کاتبی یاخود نووسەری باوەڕپێکراوی شێخ عوبەیدوڵڵای نەهری. جا بیرمان نەچێ بەستم لە شێخ عوبەیدوڵڵای نەهری هەمان ئەو شێخ عوبەیدوڵڵا ڕابەرە شۆڕژگێڕەی کوردەکە خاوەن ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1880 بۆ 1881 کە بە 30,000 سەربازەوە ویستی کوردەکان لەژێر دەسەڵاتی ئیمپراتۆرەتی عوسمانی و سوپای قاجەڕەکان ڕزگار بکات. جا هەر لەم دوو بەشە وەفایی باس لە زانایی شێخ و کەش و کەراماتەکانی ئەکات. لە گێڕانەوەکانی وەفایە دەرئەکەوێت شێخ عوبەیدوڵڵا زۆر کاریگەر بوو بێ بە مەولانە جەلالەددینی ڕۆمی و شەمسی تەبریزی. لەگەڵ ئەوەیشا زۆر بەکەمی و بە شەرمنی و باسی لە سیاسەتەکان یاخود شۆڕشەکان یاخود پەیوەندی سیاسیەکانی شێخ عوبەیدوڵڵای نەهری کردەوە. بە هیچ شێوەیەک باسی لە بەشداری سیاسەکانی خۆی نەکردەوە وەفایی کە ڕۆڵی سەرەکی بینیوە لە بابەتە سیاسیەکان. زۆر جار شێخ عوبەیدوڵڵا وەفایی شاعری کردووە بە نوێنەر، بە سەرۆکی کۆمیسیۆن، بە سەرۆکی لیژنەی بۆ ئەو ناوچانە کە گرفتێکە بووە بۆ کوردەکان چارەسەری کردووە. ئەمانە بە شێوەیەک باس نەکراوە. بەگشتی بەشی یەکەم و دووەمی ئەم یادەوەریانە یاخود ئەم بیرەوەریانە هەر باس لەو کەشف و کەراماتانەیە کەش وەفایی شاعیر خۆی ڕاستەوخۆ بینیویانەتی و گێڕاویەتیەوە. بەشی سێهەم تایبەت کراوە بە کەشف و کەراماتی شێخ عوبەیدوڵڵای نەهری کە وەفایی لەسەر زاری خەلیفەکانی تر یاخود دەروەشتەکانی ترەوەری گرتووە گێڕاویەتیەوە. بەشی چوارەم تایبەت کراوە بە 8 زاراوەی تایبەت لە ژیانی مشایەخەکان، لەگەڵ ئەمانەیشا بەوەردی باس لە شێوازی تەریقەت وەرگرتن ئەکا لەلایەن سالیکەوە کە ئەوانەی دێنە ناو تەریقەتی نەقشبەندی لەسەر دەستی شێخ عوبەیدوڵڵای نەهری. زۆر بە گرنگیەوە ئەوە ئەگەڕێتەوە کە پێویستە مرید زۆر گوێڕایەڵی شێخی تەریقەت بێ، بە شێوەیەک بێ مرید وەکو مردوو وابێت لە ژێر دەستی مردوو شۆردا. وەروەها پێویستە مرید سالێک ئەوانەیە چ ناو تەریقەتەکەەوە پێویستە زۆر گوێڕایەڵی شێخ بن، نە بە ئاشکرا نە بە نەهێنی، نە لە ڕوو نە لە پاشەملە زەمی شێخ نەکرێ. وەروەها ڕەخنە نابێت لە شێخ بگیرێت، چونکە شێخ ئەولیای خوان. بەشی پێنجەم و کۆتایی کتێبەکە تایبەت کراوە بە کەرامات و سەجەرەی شێخ عەبدولقادری کوڕی شێخ عوبەیدوڵڵا کە وەفایی لێرە شێخ عەبدولقادر بە غەوزی دووەم ناو ئەبا. غەوزی یەکەم شێخ عەبدولقادری گەیلانیە، غەوزی دووەم شێخ عەبدولقادری کوڕی شێخ عوبەیدوڵڵایە. لە غەوزی دووەمەوە هەتا ئەگاتە
غەوزی یەکەم واتە لە شێخ عەبدولقادری شێخ عوبەیدوڵڵاوە تا گا بە شێخ عەبدولقادری گەیلانی 11 پشتی ژماردووە لە شێخ عەبدولقادرەوە بە 13 پشت ئەم سەجەرە ئەگەڕێنێتەوە بۆ فاتیمە زەهرای کچی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ. جاوەکو وتمان هەر کتێبەکە هەر بە گشتی کشتی باس لە کەشف و کەراماتی شێخ عوبەیدوڵڵای نەهەریەکە لەلایەن وەفایی شاعیرەوە زۆر بەڕێزەوە وەفایی ئەیگەڕێتەوە کە بە چاوی خۆی بینیوێتی. شێخ کەشف و کەراماتێکی هەبووە زۆر بێوێنە بووە. بۆ نمونە باسەکە شێخ عوبەیدوڵڵا شێتانی بینیوە کە بە مەلعون ناوی بردووە، ئەڵێ بەسەریدا قیڕاندوویەتی و لێی داوە، تەنانەت ئەڵێ شێخ باڵندە و بۆ نمە مار موریدی بوونە. هەروەها جنۆکە بۆی شێخ عوبەیدوڵڵاوە هاتوتە سەر تەریقات. ئەگەر کەسێک کەراماتی شێخی تاقیب کردبێتەوە وا خۆی زەرمەند بووە و کەس نەیتوانێ شتی حرام دەرخواردی شێخ عوبەیدوڵڵا بکە هەرزوو پێی زانیوە و شێخ دوعای گیرا بووە، دوعای نەگەڕاوەتەوە. چەند جار لەگەڵ خەدری زیندە گفتوگۆی کردووە، واروها پێشبینی مردنیشی کردووە. هەموو ئەمانە وەفای خۆی گێڕێتوەڵێ خۆی بینیوێتی و شایەتی بۆدا و لەو یادەوەرانە نووسیوێتی. لەم کتێبە باسی کەراماتێکی شێخ عوبەیدوڵڵای نەهەری ئەکرێت ئەوتێت لە غەزایەکی گەورە لە شەڕێکی گەورە کە ئەکرێ شەڕی بایەزید بێ. شێخ عوبەیدوڵڵا 7,000 سەربازی لەگەڵا بووە، شەڕی کردووە بەرامبەر بە سوپای ڕووسەکان. سوپای ڕووسەکان لەبەرەوەی شێخ عوبەیدوڵڵا جلێکی سپی لەبەر بووە و جلەکەشی بریسکەدار بووە و لەلایەن تابووری پێنجەمین سوپاکە جاسووسەکان خەبەر دراوە کە ئەوە شێخ عوبەیدوڵڵایە، بۆیە هەر زوو تۆپیان ناوە بۆ شوێنەوەی کە شێخ عوبەیدوڵڵای لێیە. شێخ عوبەیدوڵڵایش بە کەراماتی خۆی زانیوێتی کە تۆپی بە ئاراستە کرێت، زۆر جێگانەی جێشتووە. بارحاڵ بەهۆی ئەمەوە زیاتر لە 30,000 سەربازی شێخ عوبەیدوڵڵا بریندار و شەهید ئەبن. دوجار سوپاکەی زۆر ماندوو ئەبێ و تینوو ئەبێ، ئاو نییە بیخۆن. شێخ عوبەیدوڵڵا مەسینەکەی خۆی پڕاکا لە ئاو هەڵی ئەواسێ بە قەپۆزی وڵاخەکەیە. هەموو ئەو هەزاران سەربازە غەزوەکەرە دێن لە ئەو مەسینە ئاوە ئەخۆنەوە و هەمویان پاراوە ئەبن و لە کۆتاییشە مەسینە ئاوەکە سیرەکەی هەروەکو خۆی پڕە لە ئاوی سازگار. جا وەفایی شاعیر لە بەرامبەر ئەو کەراماتی شێخا وتوویەتی ئەز موجیزەیە خەنداق جەدش خەبەری ئەز بهرێ کەرامات شەهێماس ئەسەری زینهار وەفای مەکون ئینکار ئەز ئینکار نەباشە جزاس دەردسەری. جا ڕەخنەی من لەسەر ئەم کتێبە ئەوەیە خۆزگا وەفایی شاعیر بەشی یەکەم و دووەم و بە تایبەتتر ژیانی کۆمەڵایەتی خۆی لەگەڵ ژیانی سیاسی خۆی تێدا باس بکردایە، چونکە وەفایی ڕۆڵی سەرەکی بینیوە لە شۆڕشەکانی شێخ عوبەیدوڵڵای نەهەری و هەروەها نوێنەری تایبەتی شێخ بۆ زۆر پرسی نەتەوەیی تایبەت بە کورد. وەروەها وەفایی خۆی کاریگەر بووە بە نالی شاعیر، زۆر گرنگ بوو باسێکی لە گرنگی و شێوازی نووسین و بابەتەکانی تری ژیانی شاعیرەتی خۆی بکردبایە.